بەرزڕاگررتنی ئەو ڕۆژانەی کە تایبەتن بە هەر بوارێک و بە تایبەتیش بواری هوەری و لقەکانی هوەریش گرنگ و تایبەتمەندی هەیە لە سەرانسەری جیان و بە تایبەتیش لای هوەرمەندانی کوردیش بە هەمان شێوە تایبەتمەندی خۆی هەیە لە ڕۆژی جیهانی میوزیکدا لەلایەن لقی سندیکای هوەرمەندانی کوردستانەوە کارێک ڕێکخرا بۆ ئەوی بتوانن هەم هەندێک چالاکی هوەری ساز بکەن و هەمیش خەڵەت دابشکەن بەسەر بەشێک لە هوەرمەندان و هوەرمەندانی کە لەم ساڵدا توانیان جێگا پەنجەی خۆیان دیاری بکەن لە نێو هوەری گۆرانی و میوزیکی کوردیدا و خەڵاتەکانیش دیارە بە بەرچاوڕوونی چەندین کەسایەتی سیاسی و هوەری و ئەوانەی کە پۆستی هوەریانیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبەکانیش بەشداریان تێدا کردبوو خەڵاتەکان پێشکەشکران بەسەر هوەرمەندانە بوونی ئەم جۆرە خەڵاتان و بەخشین و هاندانی هوەرمەندان بۆ باشترکردنی کارەکانیان هەمیشە کارێکی بە پێز و باشە و کۆکردنەوەی هوەرمەندان و لە ژێر چەتری گۆرانی و میوزیک و پێکەوە نمایشکردنی و کار و چالاکیانە دیسانەوە جارێکی تر دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان هوەر و هوەرمەندانی کورد و بە تایبەتیش لەلایەن سەندیکاکانەوە هەوڵی جددی بدرێت لەسەر ئەم بابەتە تا بتوان کاری باشتری تێدا بکەن. یەکشەمە ڕێکەوتی سەیدی 2021 بە چاودێری بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران و بە هاوکاری دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی بە ئامادەبوونی بەڕێز حەمەی حەمەسەعید وەزیری ڕۆشنبیری و لاوان و دکتۆر سالار عوسمان بریکاری وەزارەت و هونەرمەند نیاز نووری نەقیبی هونەرمەندانی کوردستان و نەجات عەبدوڵڵا نوێنەری کلتوری جێگری سەرۆک وەزیران و هەرێک لە بەڕێوەبەرانی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و هەڵەبجە و ژمارەی بەرچاو لە میوزیسیانان لقی سلێمانی سەندیکای هونەرمەندانی کوردستان مەراسیمی ڕۆژی جیهانی میوزیکی ساز کرد کە تایدا پەیامی وەزیری ڕۆشنبیری خوێنرایە و هەریەک لە پارێزگاری سلێمانی و نەقیبی هونەرمەندان و لە پرسراوی لقی سلێمانی وتاریان پێشکەش کرد دواتر 25 میوزیسیان خەڵات کران لە پای چالاکی و کارە هوەرەکانیان دواتر مەراسیمەکە بە کۆمەڵێک چالاکی میوزیک و گۆرانی ڕازایەوە.